ئەو مافیا نادیارە جیهانی و کەسانێک سوودی لێ دەبینن کە خۆت. زۆر سپاس بۆ بەڕێز نوێنەری بەڕێوەبەرایەتی چاودێری گەشتپێدانی کۆمەڵایەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە هاوکاری ڕێکخراوی UN ئەم ساڵی ئێمە لە ساڵی دەمانگی ڕابردووی 2020 نزیکەی 267 حاڵەتی توندوتیژی لە سنووری نووسینگە ڕوویداوە. سەی سادر 142 شوێنەکەمان جیاکردەوە. هەڵەبجە پارێزگای هەڵەبجە 38 حاڵەت بووە. شارە زۆر قەزای بڵێن شارە زۆر هەڵەبجەی تازە 47 حاڵەت بووە. پێنجێن 40 حاڵەت بووە. بەکۆی هەمووی 267 حاڵەتەکە لە دەمانگ تاوەکو سیویەکی دەی 2020 دەمانگی ڕابردووە. بە بەراورد بە ساڵی بڵین 2019 کە لە دەمانگی یەکەمی 2019دا 304 حاڵەت ڕوویداوە بە کۆی گشتی. پارێزگای هەڵەبجە 126 حاڵەت، سەی سادر 126 حاڵەت، پارێزگای هەڵەبجە 74 حاڵەت، شارە زۆر 45 حاڵەت، پێنجێن 59 حاڵەت بە کۆی گشتی 304 حاڵەت بووە. ساڵی پار 304 حاڵەت بووە، بەڵام ئەم ساڵ 267 حاڵەت بووە. بە پێوانەی ڕێژەیی لە 12.7 حاڵەتەکان کەمی کردووە. بەڕوونی بەباشی بینی لە پارێزگای هەڵەبجەوە ئێمەی زۆر خۆشحاڵ کردو دوای کە ئەمانە لە ناکرێت تەنها لە کاتێکا کە بابەتێکەیە بۆ نمونە 8 مارس تا 16 ڕۆژە ئێمە ئافرەتمان بیربێ یاخود بابەتەکان و پرسی توندوتیژیمان بیربێ. بەڵام من حەزەکەم ئیش لەسەر ئەوە بکرێت کە مەفهومی توندوتیژی بڵاو بکرێتەوە. ئایا چی بە توندوتیژی دادرێت، چ شتێک و چ پرسێک توندوتیژی و چ شتێک توندوتیژی نییە. بۆ یاسایی کە لە بەردەستمانەیە هەروەها بەپێی ستانداردە نێودەوڵەتیەکان کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان داهێناوە بۆ پرسەکانی توندوتیژی بە 6 قۆناغی بڵین پلەبەندی ئاڕوات. لە ئاسانترینیان و دەست پێکا تاوەکو قورسترینیان کە ڕێی پولاقەکردن و بڵین کوشتنە ئیش لەسەر ئەوەکە خۆ مستافەکەشمان و سەرجەم ڕێکخراوەکەش کە هەدەفی سەرەکیمان ئەوە بێ مەفهومی توندوتیژی بڵاوکەینەوە. بووی هەموو تاکێکی کۆمەڵگە هۆشیاری بەرامبەر ئەوە هەبێت کاتێک بزانێت چه شتێک بە توندوتیژی دادرێت. ئێستا گەنجێک لەو بازاڕە بینی ئافرەتێک ئەیابەلایە توانجێکی لێیە. ئەو بە پێکەنینەوە باسیێکا لەگەڵ ڕەفیقەکانیە بەس نازانێت چه زەبرێکی دەرونی بەرامبەر ئەو کەسی بەرامبەر یەگەێنێت. ڕێکخراوەکان ڕۆڵێکی سەرەکی نێوەندگیریە بینێ لە نێوان تاکەکانی کۆمەڵگە و لە نێوان دامەزراوە فەرمی و حکومیەکانە. بۆیە ئەرکیان بەڕای من زۆر زیاترە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی. یەکەم لە بڵاوکردنەوەی هەڵمەتی هۆشیاریایە بۆ چونکە پێویستە هەموو تاکێک فێری ئەوە بێت کە توندوتیژی نەکات، هەموو تاکێک فێری ئەوە بێت کە بەرەنگاری توندوتیژیش بێتەوە. ئەو گەڕەکانی هەڵەبجەوە لە دەریای ماڵەکانیانەوە لەگەڵ خێزانەکانە دانیشت بوو. یعنی ڕۆڵی ئاینیش تێگەیشتنی ئاینیش چەمکی ئاینیش ئەبێ ئێمەمە فەرامۆژ نەکرێ. ئەبێ سەر لە نوێ ڕیفۆرمێکیش بکرێ بۆ ئاین. ئایا ئاین تا چەند لەگەڵ یەکسانی جێندەریە؟ ئایا لە ڕووی ئاینەوە تا چەند ئاین بڕوا بە یەکسانی جێندەری؟ یعنی پێویستە ئەوە کاری لەسەر بکرێ. بۆی بەڕاستی هەستەکەی دۆزی جێندەر هەستەکەن هەندێک جار خەریکە تەسادومەکە لەگەڵ ئاینە. بەڵام لەم حاڵەتە میدیا بەداخەوە لە ڕۆڵە نێگەتیڤەکەی کە باسمان کرد ڕۆڵێکی زۆر نێگەتیڤی هەبوو لەسەر برەودان بە توندوتیژیەکان. لە چوارچێوەی ڕێنمایی تەندروستیەکانە ناچاربووین کە کۆبوونەوەیەکی لەم